لێرە هەمووان کۆبوونەتەوە باز لە کێشە و گرفتەکانی بواری پەروەردە دەکەن. ڕخنە و دەنگە ناڕازیەکان لە بواری پەروەردە تا چەند کاریگەری هەیە لەسەر بەڕێوەپێشچوونی کەرتی پەروەردە و باشترکردنی لە هەرێمی کوردستان. دیبەیتێکە بۆ کۆمەڵێک ڕۆژنامەنووس و مامۆستا ساز کراوە. ئەم ساڵی شەگەراوە بڕوا کێشەی گەورەمان هەیە، چونکە مامۆستایان بە تایبەتی مامۆستایانی ناڕازی هەڕەشەیەوە ئەکەن بۆ داواکردنی مافەکانیان دیسان ڕێگەی شەقامەگرنەوە بەر. حکوومەتێکی بێباکمان هەیە، دەسەڵاتێکی شکست خواردومان هەیە لەوەی بەدەم مامۆستایانەوە بێ گرنگی بە پەروەردە و فێرکردن بدا. ئەم ساڵ ناکرێ و نابێ وەکو ساڵانی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان کەم تەرخەمی بکە، ئەبێ لە پێشەوە مامۆستایانی دڵنیا بکاتەوە کە گرنگی بە مافەکانیان بدا و موشەکانیان لە کاتی خۆیان بدا و پێداویستەکانی پەروەردە و فێرکردن دابین بکات، ژینگەیەکی لەبار بۆ پەروەردە و فێرکردن بڕەخسێنێ تاوەکو مامۆستایانیش بتوانن بە دڵنیاییەوە خزمەتی قوتابیان و ڕۆڵەکانی ئەم کۆمەڵگەیە بکەن. کوێکێک لە پارێزگاکان بەڕاستی تا ئێستا سەیری ناکرێت، تا ئێستا باخێکی تەواوی پێ نادرێت، تا ئێستا لە ڕووی بینا و پێداویستی خوێندنگەوانێ و لە ڕووی بابەتی تەکنۆلۆژیا بۆ ناهۆڵەکانی قوتابخانەکان بەڕاستی پشتگوێ خراوە و بە تایبەتیش ئەو ناڕەزاتی کە هەیە و سەرڕای ئەو ناڕەزاتی کە هەیە زیاترین ساڵانە ڕێژەیەکی زۆری دەرچوون و پلەیەکی بەرزی نمری تێدا بەدەستەهێنرێ کە ئەمە نیشانی ئەوەیە کە بەڕاستی هەم شارەکە شایانی ئەوەیە کە بایەخی پێ بدێ و هەم بە تایبەتی مامۆستاکان شایانی ئەوەن کە پشتگوێ نەخرێن. چین و توێژەکان جەخت دەکەنەوە کەرتی پەروەردە پێویستی بە گۆڕانکاری جدی هەیە و پێویستە حکوومەت ژنگێکی لەبار و تەواو دەستەبەر بکات بۆ پرسی خوێندن و پەروەردە تا پرۆسەکە سەرکەوتوانە بەڕێوە بچێت. مامۆستایەکیش دەڵێت نیەتی خراپ بەرامبەر پرسی خوێندن و پەروەردە هەیە. و ئەم نەمەتە کە ئێستا سیستەمی پەروەردە ئیشی پێگا لەگەڵ ئەم چین و توێژە بێگومان نیەتێکی خراپی لە پشتەوەیە و هەر ئەمە بێتە هۆکار بۆ ئەوەی کە ساردبوونەوە ڕووبدا لە تەواو ئاستەکانە. بێگومان ئەو ساردبوونەوەیە تەنها خوێندکارەکان لی زەرمەند نابن، بەڵکو کۆی سیستەمەکە لی زەرمەندە بێ و کۆی کایە کۆمەڵایەتێکە لی زەرمەندە بێ. وەک ڕێکخرانی دیبەیتەکە دەڵێن ئامانجیان لە ڕێخستن و دیاریکردنی ناونیشانی گفتوگۆکە پەراوێزخستنی کەرتی پەروەردەی هەڵبجەیە کە لە چەندین ڕۆوە پێویستە ئاوەڕی جدی لێ بدرێتەوە و ئەوەش حکوومەت بە بەرپرسیاری یەکەم دەزانن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.